ماوەی زیاتر لە ساڵێکە لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەیتوانیوە کۆ ببێتەوە و بڕیاری یەکلاکەرەوە لەناو ئەنجومەنەکە بدا. بەو پێی بە 26 کورسی گەورەترین لیستی ناو ئەنجومەنەکەیە. ئەندامێکی ئەو لیستەش کۆنەبوونەوەی لیستی برایەتی بۆ ناکۆکیەکانی پارتی و یەکێتی دەگەڕێتەوە کە ئەو دوو حزبە هەر لایەنە و مەرجی خۆی هەیە بۆ کۆبوونەوە. بۆیە ناگەنە ئەنجام. ئەم دوو دیدگای وای کردووە کە ئێمە دابەژبوونێکمان بەسەرا دروست بووە. ئێمە جگە لە برادرانی پارتی و برادرانی یەکێتی ئێمە یەکگرتووی ئیسلامیمان لەگەڵە و خەڵکی بەلایەنیشمان لەگەڵە. تۆزێک کۆکردنەوەی ئەم لایەنانە قورسە ئێستاکە حالیان. لەبەرە پێویستی بە ڕێکەوتن و تەفاوماتی هەردوو مەکتەبی سیاسی هەیە. بەداخەوە تا ئێستاکانیان کردووە. لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ساڵی 2005 لە نێوان حزبە کوردستانەکان جگە لە کۆمەڵی ئیسلامی دروست کرا. بە بردنەوەی 26 کورسی بووە براوە یەکەمی هەڵبژاردنەکە لە کەرکووک. بەرپرسێکی یەکێتی پارتی بە هۆکار دەزانێت لە ناکۆکیەکانی ناولیستەکە و دەشڵێت ناکۆکیەکانی یەکێتی و پارتی بەردەوام زیانی بە دۆزی کورد گەیاندووە. بەرپرسێکی پارتیش دەڵێت چەندین جاری یەکێتی کۆبوونەوەی لیستەکەی لە دەرەوەی کەرکووک هەڵوەشاندوێتەوە بۆیە بەم دۆخەی ئێساوە ناگەڕێنەوە کەرکووک. لەلایەکی ترەوە بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت سەرباری ئەوەی کۆمەڵی ئیسلامی لە بەشداربوون لەو لیستە بێبەش کرا بەڵام بەردەوام هاوشانی حزبەکانی تر ڕۆڵی کارای هەبووە لە چارەسەری کێشەکانی کەرکووک. پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە جگەلەوەی وەکو حیزبێکی دیکتاتۆر لە کوردستان تەسەڕفەکە لە هەمان کاتە بەرامبەر بە کەرکووک ڕێی زۆر خراپیان هەیە چونکە پێشتر ئێمە هەموو مەڵبەندی کەرکووک ڕەمانوە بۆ ئەم کێشانە نێنە کەرکووک بە زۆری زۆردار هاوردیان لە کەرکووک ئەمەیان سەپاند جگەلەوەی کە هەندێک لە برادرانی ئێمەش بەشدار بوون لەوەی کە ئەم کێشەیە بە مل کەرکووکە هات. لە دوای ئەمە هەموو ڕۆژێ ئەچن بۆ بەغا هەموو ڕۆژێ ئەچن لە بەغا دانووساندنەکەن ئەچن لە مووسڵ ئەیکەن بەڵام کە دێتە سەر کەرکووک کۆمەڵی مبڕەتی نامەعقول دێنەوە. بۆیە من پێم وایە ئەوان لە دەستکەوتی سیاسی و لە دەستکەوتی حیزبی ئەگەڕێن لە کەرکووکە بۆیە نایەنەوەی هیچ کارێک لە کەرکووک بچێتە سەر. ئەوان ئامادەن لەگەڵ هەموو لایەنەکانە ڕێک بکەون بەڵام لەگەڵ لایەنی کوردی ڕێک نەکەون. بۆیە ئەم حاڵەتە تا ئێستا بەم شکڵە ماوەتەوە. من پێم وانییە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە زۆر لە مێژە دژی یەکن و دژایەتی یەککەن و دژایەتیەکەشیان گشتی زەرر لە بەرژەوەندی میلەتەکەمانەدا. من ئەڵێم ئێمە داوامان کرد لە قەرهەنجیر کۆبینەوە برادران ئامادە نەبوون کۆبنەوە. دواتر شێخەی مەمەنداغا ئامادە بوو لە ماڵەکەی خۆی کۆبوونەوەیەک سازدا بۆ لیستی برایەتی هەمسان برادرانی یەکێتی ئەو ئامادە نەبوون لەو کۆبوونەوە ئەگینە هەموو لیستی برایەتی ئامادە بووین. دواتر من ئەڵێم تەحەدای ئەو برادرانە ئەکەم ئەڵێم کە ئەڵێن ناگەڕێنەوە ئێوە لە کەرکووک ئەخەون کامتان تا سەعات چوارەتوانن لە کەرکووک بمێنن. ئێستەش ماڵی من مەقەڕی هەشتی شەعبەیە چۆن بگەڕێمەوە. ئەو برادرانە ئەگەر دەستیان ئەڕوا لە کەرکووک و خاوەنی ئۆپراسیۆنی کەرکووکن لەگەڵ هەشتی شەعبی ئەوانە کە ئەو پرۆسەیانە کرد فەرموو بە ماڵەکانی ئێمە چۆڵکن با بتوان ماڵەکانی ئێمە چۆڵکن و مەقڕاتەکانی ئێمە بگەڕێنەوە ئەو کاتە ئێمەش ئەچینەوە و ئەواکەین بەڵام ئێمە ئامادە نین بڕۆینەوە تەنها بۆ ئەوەی کە محافزێک دانین و بگەڕێینەوە ئامادە نین بەو شێوەیە کار بکەین. لە 2005 کە ئەو هەڵبژاردنەکە کۆمەڵی ئیسلامی دەرکرایە دەر لەو لیستە قوبوڵیان نەبوو دیارە کۆمەڵی ئیسلامی بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ ئەوە دۆخەیە کردووە ئێستا هەر خۆمان بە خەمخۆری ئەم شارە دەزانین بۆیە ئەوەی کە ئێستا ئەنجومەندەیکە ئەو پەرتەوازەیە خەسارەمەندی یەکەم کوردستانیانی ئەم کوردەکانی کەرکووکن بۆیە پێم وایە ئەبێ چایە بەو بڕیاری خۆیانە بەخشێنەوە بێنەوە ئەنجومەن کارا بکەن و پارێزگارێکە مافی کووردە دای بنێن بۆی کە ئەو دۆخە بۆ ئاقارە نەڕۆکە ئێستا خەڵک پێی ناڕاستی. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە 13 ئەندامی لیستی برایەتی کە زۆربەیان پارتین چوونەتە هەولێر و 13 ئەندامی دیکەیان کە زۆرینەیان یەکێتی لە کەرکووکن بەڵام زیاتر لە ساڵێکە هەر کەسە و بڕیار و کۆبوونەوەی ئەوی تریان ڕەت دەکاتەوە بە جۆرێک ناکۆکیەکان سەریان کێشاوە بۆ بە تەواوی هەڵوەشانەوەی لیستەکە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.